قسە لەسەر سازکردنی سیمینارێکم لە وڵاتی ئەڵمانیا کە ئەویش سیمیناری زمانی نووسینی کوردی و شێوەزارەکانی لە ئێستا و لە ڕابردوودا کە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر فریاد فازڵ کە زیاتر لە نیو سەدەیە لە زانکۆی ئازاد لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا خزمەت بە زمان و کلتور و فەرهەنگ و مێژووی کوردی ئەکات. دکتۆر فریاد فازڵ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ منە. دکتۆر گیان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆ خات و کوردستان، سڵاو لە بینەرانتە. زۆر سپاس. مەبەستی سازکردنی ئەم سیمینارە سیمیناری زمانی نووسینی کوردی و شێوەزارەکانی لە ئێستا و لە ڕابردوودا چی بوو؟ لە ڕاستیە دەستەیەک لە خاتونانی کورد کە ڕێکخراوێکیان داناوە، ئەم ڕێکخراوەش بە ناوی ڕێکخراوی گەشەیە لە شاری کۆلن. ماوەی لەم و بەرپەیوەندیان پێوە کردم و بە دڵخۆشیەوە حەزیان کرد کە سەمینارێکیان پێشکەش بکەم، سەمینارەکە دەربارەی زمانی کوردی بێت بۆ مەبەستەی کە ئەوان خۆیان زۆر باش دەزانن لەو شارە کە شاری کۆلنەوە تێیدا دەژین، هاوسێکانیان کرمانجن، زازان، هەورامین، سۆرانین، ئەنوویست بزانن تا چ ڕادەیەک ئەم شێوەزارانە لە زمانی کوردیە قوڵە و سەردەمی بۆکەی دەگەڕێتەوە و ئێستا ئەمە چۆنە و زانایەکی وەکو ئەمامکارە یا ئاکادیمیکارێکی وەکو ئەمامکارە چۆن هەڵاسەنگێنێ. کارێکی جوانیان کرد و دوێنێ توانیمان وتارێکیان پێشکەش بکەین. سەرەتای وتارەکەمان بە کورتەیەک دەربارەی مێژووی کورد دەست پێکرد و لەو مێژوەدا باسیەوەمان کرد کە گەلی کورد یەکێکە لە کۆنترین گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باسیەوەمان کرد کە لەکەیەوە گەلی عەرەب هاتوونەتە ناوچەکە و بێگومان لە سەردەمی ئیسلامە و لەکەیەوە تورک هاتوونەتە ناوچەکە بێگومان نزیکەی 1000 ساڵێکە و لەکەیشەوە فارس لەو ناوچەیەدان و مێژوو چۆن باسی فارسەکانەکە و مێژووی زانستی مێژوو تا ئێستا نەیتوانیوە ئەوە ساخکاتەوە کە نەتەوەی کورد لە چۆوە هاتووە. ئەگەر نەتەوەی کورد لە جێگایەکی ترەوە نەهاتوێ مانای وایە نەتەوەی کوردە لەو جێگایەدا کە تیا دەژی و زۆری دایان کوردن و پێی دەوتێ کوردستان وڵاتی خۆیانەوە تیان دەژی. پاشان هاتی لەسەر زارە کوردیەکان و یەک باسیمان کرد و باسی ئەو دەقە ئەدەبیانەمان کرد کە ئێمە باوەڕمان پێیە و بە دەقی کوردیاندا دەنێین، بە کوردی خوارو دەستمان پێکرد و هاتینە سەر کوردی ژوور و دوای هاتینە سەر کوردی ناوەڕاست و دوای هاتینە سەر ئەم سەردەما. زۆر باشە. سیمینارەکە تەنها تایبەت بوو بە نووسین یاخود بە شێوازەکانی ئاخاوتن و قسەکردنیش؟ لە ڕاستیە سەمینارەکە زۆر فرەلایەن بوو. لە سەعاتێکدا توانیمان ئێمە پێکەوە هەمومان ئەوانەی کە ئامادە بوون دڵی منیان زۆر خۆش کرد، چونکە لۆگرێکی زۆر بەڕێز بوون بە تاسووقەوە گوێیان لەو زانستیانەی ئێمە دەگرت کە ئێمە پێشکەشمان دەکرد. من خۆم وەکو ئەکادیمیکارێک هەستم بەوە دەکرد کە بە چه هەستێکەوە هاتوون و ئەوان چاوەڕوانی چی لە ئێمە دەکەن. لەبەرەوە ئێمە گەشتێکی گەورەمان کرد، گەشتەکەمان وەکوتم بە کۆنترین دەقی کوردی و بە دەقەکانی سەردەمی ناوەڕاست و بە دەقی نوێ و بە ئەحمەدی خانی و بە گۆرانی شاعیر کۆتاییمان پێێنا. پاشان هاتینە سەر باسیەوەی کە باسی زمانی دایک بکەین کە زمانی دایک چەند گرنگە بۆ مناڵی کورد. باسیەوەمان کرد کە لە ڕووی زانستیەوە ئەو منداڵەکە 9 مانگ لە سکی دایکیا دەبێ ئەو زمانەی کە دەیبیستێ زمانی کوردیە و پاشان لە وڵاتی غوربەتە بە زمانێکی تر پەروەردە ئەبێمە کارە ساتێکی زۆر گەورەیە. باسیەوەمان کرد کە نزیکەی 40 ساڵ ئێمە داوا لە حکوومەتی ئەڵمانیا و لە دام و دەستگاکانی ئەڵمانیا دەکەین و راپۆرتیان بۆ دەنووسین کە کورد بۆتە کەمە نەتاوایەتیەک لە ئەڵمانیا و زیان لە ملیۆنێک و 400-500 هزار کورد لێرێ و مافی ئەوان هەیە کە زمانی کوردی
لە قوتابخانەکانە بخوێنێ. تەنانەت باسیەوەشم کرد کە بە حکوومەتی ئەڵمان بەرەو ڕوو لە کۆڕەکانمە بە ئەڵمانی باسم کردووە، ئەڵێم ئەوەی تورک نەیتوانی لە ئەستەمبوڵا بە ئێمەی بکا و کورد کا بە تورک، ئەوەی فارس لە تارانە نەیتوانی بیکا و کورد کا بە فارس، ئەوەی عەرەب لە بەغا و لە شام نەیتوانی کورد کا بە عەرەب. من لەوە دەترسم لە داهاتوێکی نزیکە ئەم دەوڵەتە ئەوروپیانە و دەست بگرن بەسەر ڕۆحی منداڵەکانمانە کە منداڵەکانمان ببن بە ئەڵمان بە ئینگلیز بەمە بەوە. ئەمەش مانای وایە کە دا ئەبڕێن لە ڕەگ و ڕیشێک وایە. زۆر باشە. دکتۆر، شێوەزارەکان زۆرن بۆ ئاخاوتن، بەڵام ئایا کۆکراوەی شێوەزارەکان بنووسینیش لە سیمینارەکەدا باس کرا؟ لە ڕاستیە کاتی ئەوە نەبوو تۆ لە سەعاتێکدا بێی بە نووسینی باسی بکەی، بەڵام کاتی ئەوە هەبوو کە من بیر و ڕای خۆم دەربارەی ئەوە دەرببڕم کە ئێمە پێویستە بایەخێکی گەورە بە شێوەزارەکان بین. بۆ نمونە ئێمە پێویستە هەورامی لەو ناوچانەدا کە هەورامی تێدا دەژی بەلایکەمەوە وەزارەتی پەروەردە دەبێ وانەیەکیان بۆ تەرخان بکە 4 سەعات ئەو منداڵانەی کە بە سۆرانی وانەکان دەخوێنن 4 سەعات ئەو زارەی دایکیان پێ بوترێتەوە. بێگومانەمە لە ناوچەی بادینانیشە نمونەیەکی زۆر زەقم هێنایەوە کە ئێمە کاتی ئەوەمان نییە. باسی ئەوەم کرد کە 100 ساڵە ئەم زارەی کە ئێمە پێی ئەدوێین کە کوردی ناوەڕاستە و سۆرانی پێ ئەوترێ، ئەمە 100 ساڵە نەشونمای کردووە، ماتماتیکی پێنووسراوە، جگە لەوە هەموو زانستەکانی تری پێنووسراوە، بەو زارانەی تر نەنووسراوە. لەبەرەوە تکای ئەوەم کرد هەوڵی ئەوە نەیریە هەموو ئەو بابەتانەی کە لە سۆرانیا هەیە وەربگێڕێ بۆ زارەکانی تر، چونکە ئەمە 100 ساڵی دەوێ. ئەم زارەی کە بووە ئێستا بە زمانی نووسین و ئەدەبی کوردی 100 ساڵە ئەم زارە نمونەی گۆرانم هێنایەوە. باسی ئەوم کرد کە گۆران ئەڵێ لە هۆرداوەیەکان لەژێر لەبەر کەپێکە ڕۆشنایی ئاگر دای بە تاریکی شەوی ناو دێ در ئەمە ئەدەبێکە ئەم زمانە پەروەردە کراوە. تەوابێ ئێمە پێویست بەوە ناکا بۆ نمونە لە دهۆکە ئەبینین تابلۆیەک هەڵواسراوە لە تابلۆکە نووسراوە وەزارەتە ساغڵەمیە هەرێمە کوردستانێ. ڕاستە ئەو ئانا ئەبێ پێوەی بێ، بەڵام زۆر چاکیان دەکرد کە بیان نووسایە وەزارەتە تەندروستیە هەرێمە کوردستانیە. هەموو کەسێتی دەگەیشت کەوابێ پێویست ناکە نەساغ و نەڵەمی ئێمە بێنینە ناو شێوەزاری کرمانجیەوە کە ئێمە خۆمان لە سۆرانی ئەمەمان هەیە. کەوابێ من بیر و ڕام لەگەڵ ئەوەدا نییە ئێمە بین ئەو بابەتانە وەرگرین. ئەوەی کە زۆر گرنگ نیشە کە جەنابەت لێم دەپرسی ئایا باسی دەقەکانمان کرد، بەڵێ ئێمە باسی ئەوەمان کرد کە لە 15 مانگی 5 ساڵی 1932 عەقڵی کورد کراوە بە دوو کەرتەوە. مانای وایە کەرتێکیان بە تیپی لاتینی دەنووسێ و کەرتەکەی تریشیان بە تیپی عەرەبی دەنووسێ. ئەمە کارەساچێکی گەورەیە. ئەوەی کە بە تیپی عەرەبی دەنووسێت تەنیا بە تیپی عەرەبی دەخوێنێتەوە، ئەوەی کە بە تیپی لاتینی دەنووسێت تەنیا بە تیپی لاتینی دەخوێنێتەوە. من 42 ساڵە هەوڵی ئەوە دەدەم لە زانستگای ئازادە لە بەرلین کە هەرچی بابەتێک ئەو 44 کتێبەی بڵاوم کردوێتەوە هەموویم بە تیپی لاتینی و بە تیپی عەرەبی بڵاو کردوێتەوە بۆ ئەوەی کورد لە یەکتری نزیک بکەمەوە. ئەوەی کە تیپە عەرەبیەکە زانیە هەوڵی ئەو با فێری لاتینیەکە بێ، ئەوەی لاتینیەکە زانی هەوڵی ئەو با فێری عەرەبیەکە بێ. بەڵام بەداخەوە کەسانێکی زۆر کەم هەن کە چوون بەرەو ڕووی ئەو کارە. مناڵانی کورد پێویستیان بەو بەرهەمانەی ئێمە هەیە. دوێنێ لەوێ بڕیاری ئەوم دا و پێشم وتن تکایەوانەی کە منداڵیان هەیە لە ڕێگای ئەم بەرنامەی ئێوەشەوە داوایان لێکەن. من لەسەر حسابی خۆم ئامادەم کتێبی ئەلوفبێی کوردیان بە دیاری بۆ مناڵەکان بۆ بێرم، ئامادەم فەرهەنگۆکی کوردیان بە دیاری بۆ بێرم، ئامادەم فەرهەنگی کوردی ئەڵمانی و ئەڵمانی کوردیان بۆ بێرم بۆ ئەوەی لە هەموو ماڵێ لە ماڵی ئەو کوردانەی کە لە ئەڵمانیا ئەژین ئەو کتێبانەی ئێمە هەبێ تا مناڵەکانیان لە ڕێگایەوە فێری زمانی دایکیان بن. تەوابێ ئەو باسی ئێمە زۆر فرەلایەن بوو کە دوێنێکرد بە. زۆر باشە. کەواتە ئەتوانین بڵین بە هەموو ئەم کۆڕ و سیمینارانەی بەڕێزت سازیەکەیتووە بە هەموو ئەو خزمەتە گەورەی کە چەند ساڵی تەمەنی خۆتت بۆ تەرخان کردووە، ئەتوانین بڵین کە هەوڵەکان یاخود هەوڵی جددی دراوە بۆ ئەوەی کە زمانی کوردی هاوشانی زمانی یاخود زمانەکانی عەرەبی و تورکی و فارسی بێت؟
زۆر سپاست دەکەم خات و کوردستان هاتیتە سەر باسێک کە من هەموو ژیانم لە پێناوی ئەوەدا تەرەف کردووە. ئێوە جەنابتان ئاگاداری ئەوەن لە 20 مانگی 12 ساڵی 2022دا سەرۆکی ئەڵمانیا دانی نابەوەدا ئەڵێ ئەو کارە زانستیانەی ئێوە کردوتانە کاری 100 ساڵەیە واتە ئێمە هەوڵێوەمان داوە بەو فەرهەنگانە بە کتێبی دەستوری زمانی کوردی بە ئەدەبیاتی کلاسیکی بە ئەدەبیاتی نوێ کە بڵاومان کردوتەوە لە زانکۆکاندا جێپێی زمانی کوردی دابکتین و بە ئاشکرا بڵین زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی هاوشانی زمانی فارسی هاوشانی زمانی تورکیە. ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە. من داوا لە دام و دەستگا زانستیەکانی کوردستانی دەکەم کە ئاگاداری ئەوە بن زانکۆیەکی وەکو زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین ڕاستە پەیوەندیەکی زۆر ڕاستەوە خۆم لەگەڵیانە هەیە بەڵام من داوایان لێ دەکەم لە ڕێگای ئەم بەرنامەی ئێوە کە ئێمە بەرنامەیەک دابنین بۆ ئەوەی ئەو منداڵانەی کە لێرە گەورە دەبنە هیچ نەبێت لە هاوی نابیان نێرینەوە. ئەو گفتوگۆم دەربارەیەوەش لەگەڵ سەرۆکی زانکۆی سەلاحەدین و سەرۆکی زانکۆی سلێمانیدا بە تایبەتی سەرۆکی زانکۆی سلێمانی بەداخەوە نەگەیشتوونێتەوەی بەرنامەیەک دابنێ بۆ ئەوەی ئەو منداڵانی لێرە پەروەردە ئەبن بێنەوە بۆ لای ئێوە ئاگاداری ئەوەش ئەبن کە زمانی کوردی بەڕاستی شایستەی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێ. ئەگەر کورد خۆی ڕێز لە زمانەکەی خۆی نەگرێ ئەی چێ ڕێزی لێ بگرێ. لەبەرەوە من شاوی هەموو نەمازەکەم کە هەوڵی ئەوە ئەدەن بە کوردیەکی پۆخت بدوێت بە کوردی بیرکەنەوە بە کوردیش بنووسن. زۆر باشە. ئەم پرسیارە ئەبێ بکەم هیچ بەرهەمێک یاخود هیچ کتێبێک هەیە لەسەر ڕێزمانی کوردی بە ئەڵمانی یاخود بە پێچەوانەوە ڕێزمانی ئەڵمانی بە کوردی؟ پرسیارەکە ئێمە هەموو ئەو ڕێگانەمان گرتووەتە بەر لە ساڵی 1982 کە بوومەتە مامۆستا لە زانکۆی ئازاد لە بەرلین و کورسیەکەم وەکو مامۆستا وەرگرتووە بیرم لەوە کردوتەوە کە بەرنامەیەک دابنێم بۆ زمانی کوردی ئەم بەرنامەیە فرەلایەن بێ چوار فەرهەنگمان بڵاو کردوتەوە. فەرهەنگێکیان بە کرمانجی ئەڵمانیە کە زیاد لە 50,000 وشەی کرمانجیە و زیاد لە 120,000 وشەی ئەڵمانیە. فەرهەنگێکمان بڵاو کردوتەوە کە زیاد لە 2000 لاپەڕەیە 111,000 وشەی ئەڵمانیە و 200,000 وشەی کوردیە کە بە سۆرانیە. فەرهەنگێکی ترمان بڵاو کردوتەوە کە کوردی ئەڵمانیە. کتێبی ڕێزمانی کوردیمان بە ئەڵمانی بڵاو کردوتەوە. دیوانی عەبدوڵڵا گۆرانمان بە زمانی ئەڵمانی و بە کوردی بڵاو کردوتەوە. بە موزینی ئەحمەدی خانیمان بە دوو زمانی جیهانی عەبدوڵڵا گۆرانمان بە ئینگلیزیش بڵاو کردوتەوە. مەموزینی ئەحمەدی خانی بە ئینگلیزی بە ئەڵمانی بە تیپی عەرەبی بە تیپی لاتینی لە چوار کتێبا بڵاومان کردوتەوە. هاتوین کتێبی فێرکردنی زمانی ئەڵمانیمان بڵاو کردوتەوە کە 680 لاپەڕەیە. یا بە ئاسانی ئەڵمانی فێربوونمان بڵاو کردوتەوە. لە مانگەکانی داهاتوودا لە کوردستان پرۆژەیەکم بەدەستەوەیە هیوادارم ئەو پرۆژەیە سەر بگرێ بە 12 زمانی جیهانی زمانی کوردی پێشکەش دەکەم. مانای وایە ئەو کارانەی ئێمە دەیکەین تا ئەو چەند ساڵی کە ماومانە لە ژیاندا لەو سنوورەدایە کە ئاڵای خۆشەویستی خۆمان بەرامبەر بەو زمانە هەڵکەین و بە دنیای بگەینین کە زمانی کوردی شایستەی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێت. زۆر باشە دکتۆر. ئینستیتووتێک کە ئاشکرایە هەوڵەکانی بۆ گەیاندنی بەرهەمی عەقڵی کورد بە ئەوروپا دەکات. ئەی چەندێک کارتان بۆ ئەدەبیاتی کوردی کردووە؟ سپاست دەکەم. من خۆم 8 دیوانی خۆمم بە زمانی ئەڵمانی بڵاو کردوتەوە. دیوانەکان لە سەرەتای بڵاوکردنەوەیانە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕەخنەیان لێ دەگرتم دایانوت شاعیری گەورەترمان هەیە لە خۆی بۆ بەرهەمەکانی خۆی بڵاو دەکاتەوە. بەڵام من بۆیە بڵاوم کردەوە زۆر شاناسی بەوە دەکەم کە سەرۆکیە وڵاتاڵێ ئەو بەرهەمە شیعریانەی ئێوە بڵاوتان کردوتەوە دەنگی ئازادی کوردی بە جیهان گەیاندووە. من دەنگی چەکی کوردم بە دنیا نەگەیانوە بەڵکە دەنگی ئازادی کوردم بە دنیا گەیانوە. یەکەم هۆنراوە کە بڵاوم کرد بێتەوە لەو سەردەماڵێم لیان پرسییم چاوت وڵاتەکەت کامیانە زۆرتر خۆشەوێت؟
وتم چاوم وڵاتەکەم هەردووکیانم وەکو یەکتری خۆشەوێت بەڵام ها بگرەوە چاو لێگەڕێ بام ناڵەکەم بەسەربەستی لە وڵاتەکەمدا بگەڕێ باسیەوە لێکردم وتە بەرهەمی کوردی چیتان بڵاو کردەوە من شاکاری ئەدەبیاتی کوردیم کردووە بە زمانی ئەڵبانی و بە زمانی ئینگلیزی مەبەستیشم لەوە لە چاوپێکەوتێکی ترا لەگەڵ جەنابتانە باسی ئەوەم کرد مەبەستم لەوەیە کە ئەدەبیاتی جیهانی لاپەڕەیەکی نوێ بۆ ئەدەبی کوردی بکاتەوە و بزانێ کە 350 ساڵ لەمە و بەر ئەحمەدی خانی لە لووتکا بووە بزانێ کە لە سەدەی 20ەما عەبدوڵڵا گۆران تەنانەت پێش ئەدەبیاتی عەرەبی و پێش ئەدەبیاتی تورکیش کەوتووە لە تازەکردنەوەی ئەدەبیاتی کوردیدا بەڵام ئەگەر مەبەستت لەوە بێ بڵێ ئەو بەرهەمانەی کردکە هەن بەداخۆ من ڕەخنەم هەیە بەرامبەر بەدام و دەستگا کوردیەکانی وڵات کە بە شێوەیەکی زۆر بەربڵاو کتێب وەرەجێڕن لە زمانەکانەوە کە پیاو نازانێ کتێبەکانیان لە فارسیە و وەرجێڕاوە لە عەرەبیە و وەرجێڕاوە لە زمانی بنچینەیەوە وەرجێڕاوە ئەمە کارەساتێکی گەورەیە ئێمە بێ بزانین چی وەردەگێڕین بۆ نمونە من لە هەموو چیرۆکی منداڵانە کە هەیە لە ئەدەبیاتی ئەوروپیدا چیرۆکی پینۆکیۆم وەرجێڕاوە و لە 240 لاپەڕەدا بڵاوم کردوێتەوە یەکێکە لە چیرۆکە هارە گرنگەکانی منداڵان ئەو منداڵەی کە درۆ دەکا و لوتی درێژ دەبێت ئەو منداڵەی کە لە تەختە دروست کراوە و بە ئاواتی ئەخوازێ کە ڕۆژێ لە ڕۆژان ببێ بە مرۆڤێک کە تەختە نەبێت ئەمانە تۆ بێ بزانی شپەی ڕەوێکت هەیە بە چ ڕێگایەکدا ڕۆیت ژانی هێشتا کۆتایی پێ نەهاتووە هیوادارم لە ساڵانی داهاتوودا بتوانین کۆمەڵێ بەرهەمی تر پێشکەش بکەین. تەمەند درێژبی دکتۆریان زۆر سپاس دەکەم تۆ هەمیشە جێگای شانازیت زۆر سپاس دەکەم کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵ من بووی زۆر بەڕێز دکتۆر فریاد فازڵ سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی لە ئەڵمانیا.